خاڵی دووەمە مەمێت بزاوتی مێژوو شەرحکەمەوە. بیرتان بخەمەوە کە بزاوتی مێژوو ڕەحم نەبە تاغوتانەکە، نەبە هەمان کاتیش لە ساڵحی خەڵکانێگە بێ کە دانیشتون لەبەر سێبەر و دوعاکە نەڵێن خوایە سەرمان خەی، خوایە دوورمان خەیتەوە لە فیتنە. بەڵام فیتنەی هەرە گەورە ئەوەیە کە ئەو خەڵکەی تێکەوتووەکەوە ئازانە مەسعود بەرزانی وەلی ئەمری بۆ ئێستا هەتی و کەوتووە لە بێ وەلی ئەمریە. ئەوە خۆی فیتنەیە، ئەلا فی الفتنەتی سەقەط. ئەوانە خۆیان کەوتونەتە ناو فیتنەوە. بزاوتی مێژوو عەزیزانی من ڕەوڕەوەی مێژوو خۆیەتی، قۆناغەکانە بڕێ، سەرمایەداری لە وڵاتی ڕۆژ ئاواوە، ئەوروپا و ئەمریکا، پاشان رووسیا و لە دوای یەلتسین، هەروەها چین بە اقتصادی خۆی، هەموو هەوڵەدەن بێنەوە ئەم وڵاتانەی ئێمە سەرمایەداریەکەی کە تێر نابێ بێن سەر لە نوێ هەرچی کە بەردەستیانەکەوێ هەمووی هەڵلوشن بۆ خۆیان و بیبن. ئەو سەرمایەدارانی ڕۆژ ئاواشن کە ئێستا گوێی پارتی وێچێتیان باداوە. ئەوە ئەنگێلا مەرکل استیقلالی نەکردون کە پێیان بڵێ ئێوە وەکو ئەو پیاوەی جارانن، بە نێچیروانێکی تاغوت بڵێ کە نەتنیاهۆ شەریفترە لە نێچیروان بەرزانی. نەتنیاهۆ زۆر زۆر شەریفترە لە نێچیروان بەرزانی، حکومەتەکەشی لە حکومەتی ئەم چاکترە. لەبەرەوە بۆ ئەوە بانگیان کردوون گوێیان بادەن، بۆ ئەوی پارەکانیان بدەنەوە، بۆیان بانگ نەکردوون بڵێ ئەمان بپارێزن. بەڵام لە هەمان کاتیشە سەرمایەدارانی دەرێ و ئێرانیش نایانێ ڕەوڕەوەی ئەو خەڵکەوا تێک بچێ بە جارێک اقتصادەکە لە دەست خەڵکەکە بچێتە دەرەوە، ئەنجا وای لێبێ ئەوان شەریکەکانیان زەرەرکە. چونکە ئێوەش بیرە خەمەوە کە لە ساڵی 1972 سەدام حوسێن ئیتیفاقی نەوتی لەگەڵ سۆڤێتا ئیمزا کرد بۆ 27 ساڵ. بەڵام لە 91 زەرەرێکی گەورەی کرد، چونکە جێشی ئەمریکی و هاوپەیمانەکان لە عێراقیاندا و زەرەرێکی گەورە بەسەر سۆڤێتە هات. ئێستاش بە هەمان شێوێ ئەو سەرمایەدارانەی دەرێ مەسعود بەرزانیان لا بردووە، بەڵام اعترافیان بۆ کردوتیان، بەڵام نێچیروان و قوباد ئەشزانن کە قوباد سێبەرێکە، جانتا هەڵگرێکە، زەلیلێکی شاگردێکە بە دوایەوە ڕۆ. ئێوە دیوتانە دیبلۆماسیەتی دنیا، دیوتانە مەسئولێک بڕوە یەکێکیکەی لەگەڵ بێ پێی بڵێن نائیبە. نائیب بۆیە دائەنرێ وەختێک مەسئولەکە ڕۆی نائیبەکە لە شوێنی بێ. معقولە مە سەفەرەکە بۆ ئەڵمانیا نائیبەکەش لەگەڵ یە ڕۆ بۆ ئەڵمانیا. ئەی باشە ئەگەر ئەمە حکومەتە، ئەگەر ئەمەش نائیبی ڕئیس حکومەتەکە، ئەی نابێت لە وڵاتەکە بمێنێتەوە یا لە شوێنی ئەو حیزب حکومەکە. بزاوتی مێژوش عەزیزانی من ئەم ئازیا سەرمایەداری کە هاتۆتە وڵاتەکەتانەوە تێر نابێ هەتاوەکو هەمووی هەڵ نەلووشێ. بەڵام ئەوەش دیسان هەندێکی لە قازانجی ئەوەیە کە بارودۆخەکە دروست دەکاتەوە. چونکە تێلەرسۆن بێ یا ئەنگێلا مەرکل، تورکیا بێ یا ئێران، گوێی ئەوانە با ئەدەن کە ناهێڵن. ئێستا ئەژینا دژە تیرۆرە ئێوەیە خواردێسە لەو سەرجادەیە ئەوەی پێ ئەکردنەوە کە لە 7 شوباتە پارتی ئێوەی کردەوە لە سلەیمانی. بەڵام ئەمەش پەیامێکی جوان بوو، پەیامێکی زۆر جوان بوو بۆ فازڵ میرانی کە ئەیوت ئێمە مەقەڕەکانمان بارەگاکانی پارتی خەتی سوورە هەر کەسێ بێتە پێشەوە بێ بە تەقە وەڵامی بدەین. بەڵام بێەوە بزانێ کاک فازڵ کە لە ئەقلی باڵتنی دەستە جەمعی میلەتەکەیە ئەوە ڕواوە کە مستەحیل لە جارێکی کە ڕێگا بدەنەوە ئێوە بەو شێوەیە بێنەوە حکمی سلەیمانیش بکەنەوە کە حکمی بادینانەکەن. مێجەرسۆنێک تەعین کەن لە سلێمانی، مەبەستم کاگات هەم بەرزانیە، مێجەرسۆنێک تەعین کەی بە نوێنەری مەلیکە ئێلیزابێت بێ لە سلێمانی و حکمی ئەو خەڵکە بکە. بینیتان چۆن هەمووی پێچرایەوە، بینیتان چۆن تەڕوشک، هەرچەنە تەڕوشکیشی تیانی هەمووی هەر بۆگەن و نەجیسە یان نەجیساوی بووە، پیس بووە. چۆن ئیسلامیەکانیشان پێچایەوە لەگەڵتانە. ئەوە بیری کاک فازڵە خەمەوە کە مقدەسی شەعب گەورەترە لە مقدەسی سوڵتات. ئەگەر خوێنەواریشی کتێبەکەی بورهان غەلیون بخوێنەرەوە لەسەر سوڵتە. پاشان ئێوە ئێستا ئازیاکانی سەرمایەداری لەگەڵ خشکەی ئێرانە کە وەکو مارە خشێ و دێتە ناوەوە، هیچیشیان دەستیان دوور نییە لەو خۆپیشاندانان. خۆپیشاندانەکە بەریئە، خۆپیشاندانەکە جوامێرانەیە، ئازایانەیە، بریتە لە پەنگ خواردووی ئەو هەموو ماف و مەحروم بوونە، هەستی مەحروم بوونە کە بووە بە گڕکانی ڕقوقین ئێستا ئەتەقێتەوە لە هەموو شوێنەکە. خەڵک ئەوەندەی سەبرگرت لە سەبریان نەما، ئیتر لە ئیرادەیان نەما،
لەوەیان نەما کە بە خەڵکێک بڵێ سەبر بگرن لەبەر چی؟ لەبەر دین، لەبەر کوردایەتی، لەبەر زروفمان ناسکە هەموو جارێک وایەنە ئەو دەم و چاو پلاستیکیانێک کە هاتنە سەر تەلەڤیزیۆن بەڕ و فاجریان ئیسلامی و ئەلمانیان و بەڵام زروفی کوردستان ناسکە، لە 91 وتان ناسکە، لە 92 وتان ناسکە و شەڕەکاندان دامەزراندەوە، لە 93 هەروە بوو، شەڕی 94تان هەروە بوو، شەڕی 95 هەروە بوو، شەڕی 97 هەروە بوو، ئێرانیش تەدەخولی تیا کرد، هەرەتان و زروفەکەمان ناسکە. دوایی ویسکیتان لە سکۆتلاندا ئەهێنا، لە قەڵاتزێوەتان بردە ئەو دیوەتان فرۆشدان و چی بکەن؟ حکومەتەکەمان زروفەکەی ناسکە، حکومەتەکەمان ساوایە و مەلۆتکەیە، مەلۆتکەیەکی پیرەدار، زرکە تاڵ زیاتر هیچی تری نەگرت، 26 ساڵە خەڵک ئێستا هەستی پێ کردو کە ئێوە چین، بۆیە ئێوە ڕاتاندا.